بۆمان دەجێڕێتەوە ئیمامی موسلیم لە صحیحەکەیدا کەوا جابر دەڵێ كنت أصلي مع النبي صلى الله عليه وسلم الصلوات فكان صلاته قصدا وخطبته قصدا. دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم نوێژی لەگەڵمان دەکرد و ئێمەش نوێژمان لەگەڵ ئەو دەکرد و ئەو نوێژەی کە لەگەڵ پێغەمبەردا کردمان مام ناوەندترین نوێژ بووە و خودبەکانیشی مام ناوەندی بووە، واتە نە نوێژی زۆر درێژی پێدەکردین پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بەوەی کەوا بێزار بین و نە خودبەی زۆر درێژیشی بۆ دەداین کەوا بێزار بین، بەڵکو نوێژێکی مام ناوەندی و نوێژێکی خودبەیەکی مام ناوەندیشی بۆ دەداین. بۆیە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم منهجی دیار و ڕون و ئاشکرا لە مام ناوەندی عیبادەت و پەرستندا لە ئاخری فەرمودەکەیدا بۆمان دەردەخات کە ئەویش بریتە لە سنەتەکانی ئەو، بۆیە دەفەرمێت من ڕەغیب عن سنەتی فەلەیسە منی، هەر کەسێک لە سنەتەکانی من لا بدات لە عیبادەت و پەرستنەکانی ئەوە لەسەر ڕێباز و منهەجەکەی من نەبووە. زۆر جاروە هەیە کەسێک مرۆڤێکی مسلمان و ئیمانداری ڕاستەقینەیە و حەماس و جۆشێک دەیگرێت و لە ماوەیەک لە ماوەکانی ژیانیدا بۆ عیبادەت و پەرستن نی خدای پەروەردگار و هەندێکیشمان هەیە جاروا هەیە خاو لێبوونەوەیەک و ساردبوونەوەیەک بە خۆمانەوە دەبینین لە عیبادەت و پەرستنەکانمان بۆ خدای پەروەردگار. لە هەردوو حاڵەتدا مرۆڤی مسلمان لە کاتی جۆش و حەماسمان بۆ عیبادەت و کردنی خدای پەروەردگار و لە کاتی ساردبوونەوە و خاوبوونەوەمان ئەوەیە گرنگە لە سنەتەکان و لە چوارچێوەی سنەتی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەرنەچین. هەر کاتێک جۆش و حەماسەکەمان لە سنەتەکانی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەرنەچوو بوو و ساردبوونەوەشمان لە عیبادەت و پەرستنەکانمان بۆ خدای پەروەردگار هەر لە سنەتە و چوارچێوەی سنەتی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەرنەچوو بوو، ئەوە با ئومێدی زۆری ڕەحمەت و بەزەیی خدای پەروەردگار بکەین کەوا هێشتا کە لەسەر خێر ماوین و لەسەر سنەتی پێغەمبەر ماوین. ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەیدا لە عەبدوڵای کوڕی عەمرەوە بۆمان دەجێڕێتەوە کەوا پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمیەتی لكل عمل شرة ولكل شرة فترة فمن كان فترته إلى سنتي فقد اهتدى ومن كان غير ذلك فقد هلك. دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فەرمیەتی هەر کار و جۆشێک و عیبادەتێک دەکەین بۆ خدای پەروەردگار جۆش و حەماسێک پاڵمان پێوە دەنێت بۆ کردنی ئەو عیبادەتە و زۆر جاری جوا هەیە سارد دەبینەوە لە عیبادەت و پەرستنەکانمان. بۆیە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرمێت فمن كان فترتي في سنتي فقد اهتدى، لە ڕیوایەتێکدا فقد ئەفلح، هەر کەسێک ساردبوونەوەکەشی و خاوبوونەوەکەشی لە ناو چوارچێوەی سنەتەکەی من مابۆوە ئەوە هیدایەتی خۆی وەرگرتووە و نەجاتی خۆی بەدەستهێناوە. بەڵام ومن كان غير ذلك فقد هلك، بەڵام ئەگەر بێت و ئەهوانە بێت زیاد ڕەوی بکات لە عیبادەت و پەرستنەکاندا و یاخود کورد ڕەوی بکات لە عیبادەت و پەرستنەکاندا ئەوە تووشی هەلاکەت بووە. بۆیە منهەجی ڕاست و دروست لە عیبادەت و پەرستنەکانمان بۆ خدای پەروەردگار منهەجی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەوا خدای پەروەردگاریش بۆ خۆی لە قورئانە پیرۆزەکەیدا ئیشارەتی پێدەکات و دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر. واتا پیغمبری خدا صلاة و سلامی خدای گەورەی لەسەر بێت باشترین نمونەیە بۆتان کەوا چاوی لێ بکەنەوە بۆ کە بەتایبەتی بۆ ئەو کەسانەی کەوا چاوەڕێی پاداشتی چاک دەکەن لە خدای پەروەردگار و لە ڕۆژی قیامەتدا. بۆیە منهەجی شەیطان و ڕێبازی شەیطان و هەوڵدانی شەیطانی نەفرەت لێکراویش لە عیبادەت و پەرستنەکانمان دائیم ئەوەیە کەوا لە سنەتی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دوورمان بخاتەوە، لە منهەجی ڕێبازی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لە عیبادەت و پەرستن دوورمان بخاتەوە، بەوەی کەوا کاتێک کە دەست دەگرین بە عیبادەت و پەرستنێکەوە بۆ خدای پەروەردگار شەیطانی نەفرەت لێکراو هانمان دەدات زاروە هەیە بۆ ئەوەی کەوا زۆر تون بین لە عیبادەت و پەرستنەکە بۆ خدای پەروەردگار. بەو توندیە لە سنووری سنەتی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم و یاخود بەگشتی لە سنووری شەرعدا بیبەینە دەرەوە. ئەگەر ئەوەشی بۆ ناکەین لە لایەکی دیکەوە بۆمان دێت بەوەی کەوا
کەوا شل ڕەو بین لە عیبادەت و پەرستنەکانمان بۆ خودای پەروەردگار ئەوەندە عیبادەت حەقی عیبادەت و پەرستنەکان نەدەین کەوا لە ناو چوارچێوەی شەرع و لە ناو چوارچێوەی